ئەو ڕۆژە ڕۆژێک بوو وەکو هەموو ڕۆژەکانی دیکە. جەیدن لۆنای تەمەن 9 ساڵ کە لە تەقەکردنەکەی قوتابخانەی سەرەتایی ڕۆب لە شاری یوڤالدی ویلایەتی تێکزاس ڕزگاری بووە، دوا ڕۆژی خۆی لە قوتابخانەکە بەبیر دێتەوە. و پاشان ئەمە ڕوویدا. ژیانی ڕوتینی ڕۆژانەی جەیدین و هاوپۆلەکانی لەلایەن گەنجێکی تەمەن 18 ساڵەوە بە ناوی سەڵڤادۆر ڕامۆز پچراوە لە ئیستادا. ئێمە لە دەرەوە بووین لە کاتی پشوودا و مامۆستاکەمان پێم وابێت گوتی بڕۆ ژوورەوە. دواتر گوێمان لە 3 تەقە بوو، دواتریش تەنها گوێمان لە هاوارکردن بوو. ئەوە تەنها شتێک بوو کە بیستمان. چیرۆکی دڵتەزێنی جەیدن هەستی باوکی دەجوڵێنێت. ئەو بە کارەساتێکدا تێپەڕێوە کە نەدەبوو پێدا تێپەڕێت. سوپاس بۆ خوددا کە باشە. هەموو کەسێک لە قوتابخانەکە کە 600 قوتابی لە خۆگرت بوو بەقەت جەیدن بەخت لەگەڵیاندا یاوەر نەبووە. ئێمە مردنی 19 منداڵ و 2 مامۆستامان پشتڕاست کردەوە. 17 کەسی دیکەش لەم کارەساتە ترسناک و کۆمەڵکوژیەی ئێرە بریندار بوون. هێشتا نەزانراوە پاڵنەری بکەری ڕووداوەکە کە لەلایەن پۆلیسەوە کوژراوە چی بووە. ئەو لەگەڵ داپیر و باپیرەی لێلە لە یوڤالدی تێکساس دەژیا. لێرە چۆ قوتابخانەیەکی ئامادەیی ناوخۆیی. تا ئێستا نەمانتوانیوە هیچ هاوڕێیەک یان کچاوڕێیەکی بناسین. ئەو هیچ مێژوویەکی تاوانکاری نەبووە، هیچ پەیوەندێکی بە هیچ گروپ و دەستەیەکەوە نەبووە. سینتیا لونا دایکی جەیدن و داپیرەی خوێندکارەکانی دیکەی ئەو قوتابخانەیە ڕۆژی ڕووداوەکەی بەبیر دێتەوە. ترسێکی گەورە بوو کە پێیدا تێپەڕین، نەمان دەزانی منداڵەکەمان باشەیان نا. لە قوتابخانەکەدا نەوەمان هەبوو، بینیم یەکێکیان لە پەنجەرەکەوە چۆن هاتە خوارەوە. لە دوای ئەو دڵڕاوکێ و پەشێویە جەیدن لە ئیستادا بەم شێوەیە باز لە هەستی خۆی دەکات.